داعش تورکیا ئەگەدارە مخابەتی تورکی زانێ بۆیە مخابەتی تورکی ئێستا بوو نمونە لێرە 4 دەبەبانە لەو گوندی پێش ئەمریکا لێ بدێ مستخبراتی تورکیا ئەگەداریان کرد ئەڵێ کاکە بچە بۆ شوورێکی دیکە دوای بگەڕێتەوە بۆ ئەوە دوای لێدان جارێک دیکە ڕیگەڕێتەوە بۆ شوونی خۆی یعنی بۆیە تا ئێستا ئەمە تورکیا وەکو کە بەحسکن تورکیا زۆر هاوکاری داعش دەکا و هەم لە ڕووی لۆجیستیک هەم لە ڕووی استخباراتی و لە زۆر شوون یعنی بڕاستی تورکیا هاوکارە بۆ داعش و هەندێکە ئەڵێن کەسە ئەڵێن هاوکار نییە بەڵام بە زۆرینە چاودێران و هەر ڕۆژنامەکانی تورکیش وەکو ڕادیکال ئەوانش ئاماژە بەوە دەکەن کە تورکیا بە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ هاوکارە لەگەڵ شەڕی داعش لە دژی یەپەگە کاکە هۆزان باس داوا کرد کە ژمارەی زۆری هاوڵاتی لە کۆبانی ئاوارە بوون ڕویان لەکوێ کردەوە والله يعني ژمارەکە خۆی زۆر گەورە نییە بەڵام هەندێک هەیە ئەڵێن 6,000 هەندێکارە ئەڵێ 7,000 هەندێک لایەن هەیە ئەڵێن 150,000 ئەوە کێشەمە ژمارەکە دەزانرێت لەوانەیە 150,000 احتیاطیە بوو ئەوەنەی گوندەکان لەبەر ئەوەی کە قەتلی عام نەکرێت بوو وەکو شەنگال دووبارە نەبێتەوە خۆی شەرفانانی یەپەگا لە پێشەوە ئەگەداریان کرد گوتین ئێمە لێرە مقاومەتکردن ئێوە ئەتوانن پاشەکەشێ بکەن کێشان بچن یا بن ناو کوبانەی یا بچن تێپەری لە ناو سروج ببن دەشتی سروج لەوێ خۆتان بپارێزن لەبەر ئەوەی دەبابایە کاکە بە شێوەیەکی زۆر عشوایی بە شێوەیەکی زۆر هۆڤانە لە گوندەکان دەدا یعنی بە تۆپ لە گوندەکان دەدا بەبێ ئەوەی کە ڕوبەڕووبنەوە لەو گوندانە شەبێر لیانە درێت بەڵێ لەو گوندانەی کە نزیکی کوبانی تا ئێستا لە ناو کۆبانیش نەدراوە بەڵام لەو گوندانە هەموو بتۆ بەڕان کراوە بەڵێ کاکە ئەوەزان کورد لە کۆبانی هاودەنگە چۆن ینی هەموو لایەنە کوردیەکان لە کۆبانی کوردی من ئاشکرا پێت بێژم تازە دوای 1 ساڵ مقاومە دوای 1 ساڵ من بیستم چەند سەرکردەیەک لە ئەنجومانی نیشتیمانی کورد لە سووریا ئێستا تێپەڕی لایەنی کوبانی بوونە ئەڵێن ئێمە هاتوونە ڕەوشی خەڵکی خۆمان ببینن منیش بڕاستی منیش ئەوە پرسیار دەکەم باشە تۆ ئەندامی ئەتلافی نیشتیمانی سووری لە ئەستەمبول ئەندامی ئەتلافی نیشتیمانی سووری دەستخۆشی لە داعش کرد بۆ داگیرکردنی مووسڵ و دەروبەری مووسڵ یعنی ناوچەکانی کوردیش بە هەمان شێوە باشە ئەم ئەتلافی سووری لەگەڵ داعشە تۆ چۆن ئەندامی ئەو تو چۆن هاتوو بوو کۆبانی من بڕاستی من پێم وایە یعنی ئەگەر من لە جێگەی ئەو بەما خۆم شەرم دەکرد خۆم نەداهاتم بوو کۆبانی لەبەرەوەی خۆم لەگەڵ داعشم چۆن بێن بوو کۆبانی لەبەرەوەی ئەوەن لە ئێتلافی نیشتیمانینە ئێتلافی نیشتیمانی وەکو سازمانی داعشە لە دژی کورد بڕاستی هەیە ئۆپۆزیسیۆن هەڵوێستی چۆنە سەبارەت بە واردۆخی لە کۆبانی هاتووە خۆیان على اساس ئۆپۆزیسیۆنن یعنی ئێتلافی نیشتیمانی خۆی بە ئۆپۆزیسیۆن سووری ڕاستەقینە دەزانێ بەڵام بەداخەوە ئۆپۆزیسیۆنێکی لەگەڵ داعشە باشە داعشی ئۆپۆزیسیۆن بوو تا دوونی تا چەند ڕۆژێکی لەوبەر هەر کەسی دەگوت داعش ئۆپۆزیسیۆنی سووریە بەڵام ئەمڕۆ تازە دەڵێن داعش تەرۆریستە باشە داعش لەکوێ پێهات من ئەوە ئەبێ پرسیار بکەم داعش لەناو ئارتێشی ئازاد بوو لەناو ئارتێشی ئازاد لە کاتی ئێمە ئەوە 3 ساڵن ئێمە وتمان کاکە ئارتێشی ئازادی ئەو جارە وەکو ئەم جارە نییە ئەم جارە فەقیر دەما ئەو ماون لەبەرەوەی ئەحرار شام انسحابی کرد خۆی ئیعلانی کرد جەبهەتە نەسرە خۆی انسحابی کرد بجیا ئیعلانی کرد داعش لەناو دەرکەوتە خۆی انسحابی جیاوە ئێستا جێشی ئارتێشی ئازادی فەقیر دەما ومانە بەڵام ئارتێشی ئازادی جاران داعش لەناو بوو جەبهەت النەسرە لەناو بوو ئەحرار شام ئەمە هەرچی قاعیدەنە القاعیدەنە ئەمە لەناو بوون ئەمن خەتەر بوون بۆ ئێمە بۆیە ئێمە وەکو کورد و بتایبەت یەپەگە ڕێگە نەدە بەوان کە بێن ناو کوردستان لەبەر ئەوەی مەترسیدار بوون ئەوە بوو هۆکارەکە ینی ئێمە کە قبولمان نەکرد معارەزە خۆی معارەزە نییە ئۆپۆزیسیۆنی چی لە سووریا ئەگەر ئۆپۆزیسیۆن هەبە ڕاستەقینە بەشار ئەسەد تا ئێستا دیکتاتۆریەتی خۆی نەتسەپەن سەر هەموماندا و بەردەوام نەکرد لەبەر ئەوەی عالەم لە ئێستا تەماشاکەن لە جێگەی لە بەشار بدەن یان لە ئۆپۆزیسیۆن دەدەن داعش خۆی ئۆپۆزیسیۆن على ئەساس ئێستا لە ئۆپۆزیسیۆن دن ئەوە ینی ڕەوشی ئەوەیە بەڵێ کاکە هۆزان پاش ئەو ڕووداوانەی کە لە کۆبانی ڕۆیدا ئایا بەرگری لایەنە کوردیەکان بە تایبەتیە بەگە کە باست کرد بەو ئەندازەیە کە داعش بێ با بڵێن چاوەڕێ ئەوە نەبێ بە ئاسانی کۆبانیە بگرێت یاخود بەردەوامی بەرپەرزانەوەی لایەنە کوردیەکان لەو ناوچەیەوە بکات کە داعش دەستبەرداری گرتنی کۆبانێ بێت چاوەڕێ کرێت
من بڕاستی پێم وایە داعش خۆی ناتوانێت کوبانی بگرێت ئەوەی دوام لایەنی کوردی و لایەنی ئۆپۆزیسیۆن و لەوان ئەو لایەنەی دیکەش من پێم وایە ئەوان تا ئێستا لەبەر ئەوەی بێهەڵوێستن تا ئێستا بێهەڵوێستن و هەڵوێستیان نەبووە من نمونەکی بوت بێنم بالعکس هەوکارن لەگەڵ داعش لایەنی کوردی ئەو ڕۆژ بەیانەمەیەکیان دەرکردووە کام لایەنانە پارتی دیموکراتی کورد داش سووریا بەیانەمەیەک دەرکردووە لە نەو تورکیا مەکتەبی خۆیان لە تورکیا لە بەیانەمەکە بخوێنە هەیە بەیانەمەکە لەسەر ئینتەرنێت هەیە با کەس نتوانێت ئینکار بکەێت لە بەیانەمەکە بازی چی دەکەن ئەڵێ یەپەکە قەتلی عامی کردووە لە دژی ئێمە لە دژی ئەندامانی ئێمە ئەڵێ یەپەکە وای کردووە یەپەکە وای کردووە یەپەکە ئێمە دەرکردووە یەپەکەی وای کردووە یعنی لە جێگەی بێژێ داعش وای کردووە ئەڵێ یەپەکە وای کردووە کەواتە کاکە باشە تۆ چی حزبێکی کوردی تۆ لەم کاتادا لەم حالاتادا لەم مەئاساتادا لەم ئێرشی هۆڤاناتە لەسەر کۆبانی تۆیەت ئەو بەیانەمەی دەردەکە لە دژی لایەنێکی کوردی کە بەرخودانی دکە مقاومەت کە کاکە ئەگەر شتێکی تۆ هەیە بێڵە دوای ئەنجامەکە لە کاتی دوای شەڕ بێتە لای یەپەکە بڵێ کاکە ئێوە ئەوەتان کردن ئەوە ئێمە مووقیفی ئێمە لە ئێوە باشتر بوو ئێمە کوردایەتیمان کرد ئێمە لەو کاتە پشتیوانی ئێمە پشتیوانی ئێوەمان کردووە بەڵام ئێستا حیساب تەواو بوو دێوەرە حیساب بدە بمن بوو تۆ شتێکی وای کرد بەڵام لە کاتی بەرخودانی لە کاتی مقاومە لە کاتی لەناوبردنی خەریکە لەناوبردنی کوبانی یەک بەیانەمەیەکی بەو شێوەی لە دژی یەپەکە دەرکەن ئەمە بەداخەوە ئەمە هەوکارە لەگەڵ داعش هەوکارن یان بەو شێوەیە بەڵێ کاک وەزان لایەنە کوردەکانی باشووری کوردستان هەڵوەستیان چۆنە بیننەوە یەکدەنگی هەیە بەرامبەر بوو بارودۆخی لە کۆبانی هەیە و چ لایەنێک کەم تەرخەم بۆ لە بەرامبەر ئەو بارودۆخی کە هەیە بڕاستی بوو لایەنەکانی سیاسی لە باشووری کوردستان خۆی ماڵی کورد بەعام یەک نییە و لە باشووری کوردستان تا ئێستش لە ڕووی دەرەوە باشە یەکە بەڵام لە ناوخۆدا ناکوکی شتەکە ئەمە شتێکی طبیعی نورمالە ئەوەی هەر ئێوێ هەوبێ بەڵام بوو ڕۆژاوای کوردستان و بتایبەت ئەم ڕەوشی کوبانی تا ئێستا تەنها ئێمە ئەوەی کە بینیمانە بڕاستی یەکێتی نیشتمانی کوردستان هەڵوێستی خۆی بە ئاشکرا نیشان کردووە و ئامادەی خۆی نیشانداوە بۆ ناردنی هێز بۆ کۆبانی بەڵام پارتی دیموکراتی کوردستان برێز نیچووران بەرزانی ئەو ڕۆژ گوتی مشکلەی ئێمە لەگەڵ کۆبانی ئەوەیە کە جوغرافیەت مساعد نییە جوغرافیەت مساعد نییە منیش ئەڵێم جوغرافیەت بوو مساعد نییە لە زاخۆ ئەچێتە سێماڵ کە بوو سەرێکانی لە سەرێکانی بوو کۆبانی لە دوانی سەرۆکی هەرێم بوو لەو بارەیەوە چۆن ڕۆژی ڕابردوو لێدوانی سەرۆکاتی هەرێم باسی لەوە کرد کە جوگرافیا خۆی کاکەگیرۆ بەرزانیش بە هەمان شێوە باسی کرد و سەرۆکەتی هەرمیش باسی کرد بەڵام ئەمە منشی ئەڵێم ڕێگە هەیە بۆ ڕێگە هەیە لە دێرک لە سێ ماڵ کە چەند بوو دێرک لە دێرک چەند بوو دەربەسی و دەربەچی چەند بوو سەرێکانی لە سەرێکانی ئەگەر مقاومە هەبێ هێزی چەکی قورس هەبێ تێپەڕی بوو ناو گری سپی دەبن لە چەند بوو کۆبانی کاتە کاک وەزان دەتوانرێ پێشمەرگە ڕەوانە بکرێ بۆ کۆبانی کۆبانە پێویستی بۆیە کە هێزی چەکدار لێرەوە بڕوات خۆی شەرت نییە پێشمەرگە تۆ ئەتوانێ پەنجە دەبابایەکی بنەڕینە کاکە پەنجە دەباباکی بنەڕینە با تەنها سایقی دەبەوە لەگەڵ ئەوەندەی پێویستان پێویستی بە چەکە ئەوەندە پێویستی بە هێزی مرۆیی نییە پێویستی وەکو پێشمەرگە وەکو کەسایەتی ئێمە پێشمەرگەمان زۆرە ئێستا زیاتر لە 800,000 یەپەگە هەیە جگە لە 800,000 یەپەگە خەڵکی کوبانی ئەمڕۆ ئەو ڕۆژ 3,000 گەنج هاتن چەک نییە 3,000 گەنجی کوبانی لە دەرەوە هاتن ئێستا داوای چەکدە چەک نییە ڕاستیە کەمە چەک کەمە بۆیە ئێمە خەڵکمان زۆرە بەڵام پێویستیمە بە چەکەیە من هەمیشەش ئەڵێم من داوە لە سەرۆکی هەرێم دەکەم داوە لە مام جەلال دەکەم داوە لە هەموو لایەکی کوردی ئەم کوردستانە دەکەم و لە کاکرین شوڕانجی دەکەم یعنی هەوڵ بدەن مەسلەی چەک ئەگەر ئێوێ هەوکار بن با چەک بەڵام بەداخەوە هەندێک باسەکە ئەڵێ با کورد یەک بگرێت کاکە ئێستا ئەم کوردی ئێمە ئەوەندە ساڵە یەکیان نەکردووە یەکیان نەگرتووە کوردی ڕۆژاوای کوردستان فەقیرە تازە هین نەبوون هیچ هیچ تۆ ئەڵێ ئەبێ یەک بگرن یەک ناگرن من هیچ هەوکاریتان ناکەم نابێ بەڵێ کاک وەزان توانین ژمارەیەکمان پێ بڵێیت سەبارەت بە ژمارەی شەڕبانان لە خۆراوای کوردستان ژمارەکەیان چەندەوانی کە ڕوبەڕوو چەکدارانی داعش شەڕەکەن یعنی یەپەکە بەڵێ هەموو لایەنەکان کە ئێستاەوەی کە باسی کرد کاکە خۆی لایەنەکان تەنها ئارتێشی ئازاد
مجموعان هندي مجموعة آيات تيجي هسه كوباني چنه هر چنه به 1000 كسا هاوكاريه بقى بقى قريلا كان هاتونا قريلا كان زور نين يعني قريلا كان لو انا دوصد كسك سياسه كسك هبه هاتونا اونيك وكو خبيري عسكري اسا اون شري بارتيزاني لنو دروبري كوباني غوندا كان كوباني دكن اون هنا وكو ديكا يعني اكر من بيمويا تنها اولا كاس شردكن بلام بزورينا يا بقايا يعني خويا بقايا چنش ماركه سرقيه بقايا يا بقايا جماركه دياري كرا وازاندريت چنك جماري شربان ويا بقى براسي وكوكا بريز ريدور خليل جندين جار باشي كدوا الله اما حفتي هزار تيبارمان كدوا لعفرينوا طبعا لعفرينوا بو جزيره كوباني او ناچانا همو بوشي واي كاك هوزان لا سروكاتي هرم وزارتي بيشمارگا سەرۆکایەتی پەرلەمان ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران باز دەو بارودۆخە کراوەکە لە کۆبانەیە و داوای کراوەکە هێزەکان لەوەیەک دەنگ بنەوە بتوانن ئەوکاریان بکەنەوە باسییان لە جوگرافیای ناوچەکە کردووە ئەمە چۆنە خوێنیتەوە ئەمە سەرەتایەکی ئاسۆیەکی باش نییە بۆی کە بارودۆخەکە لەوێ بەرەو باشتر بڕواوە ئەوکاری بگەێنرێت بە کوردانی خۆراوی کوردستان يعني من براسي وكو هەڵوێستی عام لروجاوي يعني روجاوي كردستان او شتيك الروجاوي كردستان روداوا يعني لاني هريمي كردستان من انكار ناكم يعني براسي هلويس انا هيا بلام تشي هلويس لقال هلويس فرقي هيا امره هلويسي كاساسه ابي عملي به من وكو روجماوانكي وكو چاوديركي سياسي روجاوي كردستان بي مويا هريمي كردستان برلمان به سروكتي هرم به سروكتي حكومت به سروكتي يكتي به سروكتي بارتي به همو حزب كان به غوران به امني لان خوان اسلامي بن امن هميان بعملي بكن بعملي اقربه هيك كيشنا به وامرو منو اتونم ليره ناميكي بنم كوباني لا سوي همو كردك دايا كوباني لا استوي همو لايكي كردستاني دايا وبتايبت هريمي كردستان بانالن خطاي كتيب او يكي نكاني بارسني قلبو بانالن خطاي بايدبو بايدا وكو فرديات خوي وكو ديكتاتوريات ساباندوا ونيا هموتن اوقات توانبارد بن اگر خوان اخذ كوباني بكويت همو لايكي سياسي كردي كردستاني باكاكش يكيتيش بارتيش غوران ولانيش لمكانه همو حزب كان توان بارد من اگر مترسيله كوتني كوباني هي شلون مترسيله كوتني كوباني هي خوي بتوينتوي لشر حموش رود ده لشر هم رود ده بلام اگر خوانا خذ بكويت قتل عامك تاريخي بيت بەڵێ کاکۆزان بەشێک لە سەرکردەکانی کورد لە باشووری کوردستان ڕخنیان لە هەڵوەستی تورکیا گرت سەبارەت بەو ڕووداوانەی کە لە دوای دەرکەوتنی داعشواتنی بۆ عێراق و شەڕی هێزی پێشمەرگی کوردستان بەرامبەر بە چەکدارانی داعشوە ڕخنیان لە هەڵوەستەکانی تورکیا گرتووە و هەندێک لە چاودێرانی سیاسیش تۆمەتباریان کرد بۆی کاوکاریەکە لە نێوان تورکیا و چەکدارانی داعش و ئەمڕۆ نێچیروان بارزانی سەردانی تورکیاکە ئایا ئەم سەردانە پێویستە یاخود ڕخنە و سەرنجەکانی لایەنەکانی باشوور دەگەێنرێتە تورکیا خۆی پەیوەندیەکانی دیبلۆماسی لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا ئەمە شتێکی سروشتیە زۆر نۆرمالە و ڕخنەی باکووری کوردستانیش بۆ تورکیا و بۆ ئەوەی نزیکبوونەوەی تورکیا منیش احتیادی بینم حەقی خۆیانە لەبەر ئەوەی ئەو بەڕێز ئەو ڕێزدار جەمیل بایق کە وتی ئێمە بەو شێوایی نەتوانە لەگەڵ تورکیا ئاشتی بکەن بەو شێوایی لەوانەیە دوای چەند ڕۆژێکی دیکە ئێمە ئەو ئاشتی بوون تێک بدەن لەبەر ئەوەی حاڵەت ئەوە بوو پشتگیری لە کوبانیە لەبەر ئەوەی ئەو بڕێز جەمیل بایق ئەو شتە گوتی بۆ ئەوەی بەرگری لە کوبانیە یعنی بۆیە لایەنی ڕۆژا باکووری کوردستانەکەی نێچیروان بارزانیتان پێ باشە بۆ تورکیا چۆنانە سەردانەکەی نێچیروان بارزانیتان پێ باشە بۆ تورکیا خۆی سەردانەکە ئەگەر ئیجابی بێ ئەگەر بەحشی ئەوە بکێ بڵێ ئێوە دەستێک نەدەن بە داعش هاوکاری کورد بکەن ئەوە بەو شێوایی من ئیجابیت بینم بەڵام ئەگەر بە پێچەوە نەبێ من ئیجابی نابینم بەڵام من پێم وایە پەیوەندیەکانی دیبلۆماسی بە ئیجابی دەبینم و بێ پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان بەڵام کاکۆزان وەکو وتەبێژی سەرۆکایەتی حکوومەتی هەرێم باسی کردووە سەردانەکە زیاتر ئابووریە خۆی ئەگەر ئەبوو ئابووری بێ ئەو کات کە مەسلەیەکی ئابووریە عیلاقەی لەگەڵ مەسلەی ئێمە نییە بەڕاستی بەس یانی بەداخەوە یانی جار هەنا هەندی لایەن هەنا بڕاستی یا هەندی کەس
کە قسەی خۆیان دەکەن بوو مەسلەی تورکیا و بەرگری لە تورکیا دەکەن و باسی کوبانەیش ناکرێت ئەو کات فەرقی هەیە بەڵام ئەگەر بەڕێز نێچیروان بارزانانی چووە بوو لای ئوغڵۆ داوڵۆ زۆر شتێکی زۆر احتیاجیە من بە ئەو نازانم کاک هۆزان لەگەڵمان مێرەوە دەچینە لای پەیامنێرمان بێستون خدر لە شاری هەولێر بێستون سڵاوت لەبێت دەمەوێت هاوڵاتیان بدوێنی سەبارەت بە سەردانەکەی ئەمڕۆی نێچیروان بارزانی بۆ تورکیا ڕای هاوڵاتیانمان لەو بارەوە بۆ وەرگری سڵاو لێ و لە بینەرانی ئەنارتی هەروەکو دەبینین ئەمڕۆ سەرۆکی حکوومەت سەردانی تورکیای کرد دیارە سەردانەکەشی وەک باز دەکرێت لە ڕووی ئابووریانەوەکەوەی یارمەتی هەرێمی کوردستان بدرێت بۆ شەڕی دژی داعش دەبینین لە ئێستادا کۆبانی لەژێر هەڕەشە و مەترسی گەورەدایە لەلایەن هێزە چەکدارەکانی داعش وەک محمود عوسمان پێش ئێستا لە ڕووماڵی پێشووتر باسی کرد کە تورکیا ڕۆڵێک سەرەکی هەبووە بۆ لێدانی کۆبانی و بۆ دایکردنی کۆبانی و یارمەتی داعشی داوە ئەوەش لەلایەن چەکدارانی داعش تورکیا یارمەتی ئەوانی داوە بە شێوەیەک تاکو و کۆبانی بگیرێت و هاوڵاتیان و نیگەرانن لەوەی کە تورکیا بە شێوەیەک ڕۆڵی نەبووە یارمەتی هەرێمی کوردستان بدرێت کە لە کاتێکدا تورکیا پەیوەندیەکی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە پەیوەندیەکی درێژخایەن کە 50 ساڵەیە بۆ لە ڕووی نەوتەوە بەڵام لە کاتێکا دەبینین کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی هێرش و مەترسی دەبێتەوە بەڵام تورکیا هیچ هەڵوێستێکی نابێت بۆ یارمەتی هەرێمی کوردستان بۆ لێدانی چەکداران لەو ناوچەیەدا ئێمە لەسەر سەردانەکەی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت کە سەردانی تورکیای کردووە بزانین ڕای هاوڵاتیان چیە کە لە کاتێکدا تورکیا یارمەتی هەرێمی کوردستان نادا بەڵێ بەڕێزان گەری بێتێرە بەڕێزت نێچیروان بارزانی سەردانی تورکیای کردووە دەبینین لە کاتێکیشدا تورکیا هەڵوێستێکی نەبووە بە شێوەیەک یارمەت ئەمڕۆ بڵێ سەردانی تورکیا دەکات بەڵام لە کاتێکدا تورکیا هیچ هەڵوێستێکی نەبووە ئەم سەردانە چۆن دەبین لە کاتێکدا تورکیا بە شێوەیەکە هیچ هەڵوێستی ڕۆڵێکی نەبووە زۆر سپاس بێەوە ئەگەر دەبینین تەمەشایکی ڕابردووی بکەین کە دەبینین هەرێمی کوردستان لەگەر تورکیا پەیوەندێکی استراتیژی دوور و درێژیان هەیە هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی بازرگانی و هەم لە ڕووی سیاسیەوەش تقریباً ئەو ئیتفاقاتێک کە لە بینی هەرێم و تورکیا کە کاتی خۆی کرایە تاکو ئێستاش ئەوە درێژە پێدەری ئەو استراتیژی و پەیوەندیە بووە بۆیە ئێستاش کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک نێچیروان بارزانی کە بەو سەردانەی گەشتە تورکیا بۆ ئەوەی دانوستان لەگەر وڵاتی تورکیا بکاتن کە لەسەر مەسەلەی ئابووری و لەسەر مەسەلەی نەوت و لەسەر هەندێک مەسەلەی سیاسی ئەوانەی کە ئێستا لە ئەمڕۆ ئەرزی واقعی ئەمڕۆی کوردستان کە ڕوودەداتن دێتە پێش بۆیە من گەشتبینم بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەگەر تەمەشا بکەین کەسایەتی و پێگەی کاک نێچیروان بارزانی لە ڕووی دەرەوە و پەیوەندیەکانی دەرەوە کەسایەتێکی بەهێز و باشی هەیە بۆیە دەکرێتن برێم ڕەشبینم بەوی بەڵام وەکو تورکیا ئەگە بە هەڵوێستەکانی تورکیادا بچینەوە لە چەند ڕۆژی و لە ماوەیەکی مانگە پێش ئێستا لە 20 ڕۆژی پێش ئێستا ڕابردوو هەڵوێستێکی باشی نەبووە تورکیا بەرامبەر کورد و بەرامبەر قەزیەی کوردکە ئەو هێرشانەی کە داعش دەکردە سەر هەرێمی کوردستان بۆیە لێرەدا من تەسەوڕ دەکەم ئەوەی کە ئێستا هاتووتەکایەوە کە ئەو بەرنامە و ئەو دانیشتن و گفتوگۆیانەی کە ئێستا سەرۆکی حکوومەت کە ئەو تەنسیقاتەی کردووە کە لەگەر وڵاتی تورکیا بڕوای من ئەنجامێکی باشی دەبیتن بەڵام کات و وەختی دەوێتن تورکیاژ لە بیرکردنەوە و بەرنامە ڕێژیدا بۆ ئەوەی زیاتر بێتە ناو مەسەلەکان ئەویش لە ڕێگای ئەوە بگەڕێتەوە بۆ پەرلەمانی خۆیان و پەرلەمانی تورکیا و دانیشتنێکی تێر و تەسەلی دەوێت بۆ ئەوی دوجار لە ئەنجامی ئەو شەڕەی کە ئەگەر تێدا بەشدار ببیتن لە دژی داعش بۆ ئەوەی نەبێتە هۆکاری تێکچوونی شیرازەی تورکیا و لە هەم لە ڕووی مەجالی سیاسی و ئابووری و اقتصادی ئەو وڵاتە بۆیە تەسەوڕ دەکەم دان بە خۆداگرتنی وڵاتی تورکیا و بێدەنجی و بێ هەڵوێستیان تەسەوڕ دەکەم ئەمە بێت کارێک کە دوجار کە لەسەر ئاستی مەسەلەی نێودەوڵەتی ئەوانەوە ئەو هەڵوێستانە بە بێبایەق لە قەڵەم بدرێت بۆیە من پێم ڕای وەکو ڕێی خۆم
ئەوەی کە ئێستا دەبینین وڵاتی تورکیا کە هەڵوێستەکی باش و ئیجابی نەبووە ئەوەش لە ئەنجامی و کار چەند خاڵێک دەگەڕێتەوە ئەو یەک لەوانەیە کە پەیوەندی تایبەت بە مەسەلەی سەفارەتی کە لە وڵاتە هەیە یان ئۆتەیە ئەو کەسایەتیانەی کە وەکو ڕۆژنامەنووسە و کۆمەڵە خەڵکیان لەو ناو خاچی عراقدا بۆ ئەوەی تووشی زەرەری گیانی نەبنەوە کە هەندێک خەڵک و هەندێک لە شوێن و موقعەکانی خۆیان کە وەکو نمونەی مەسەلەن سەفارەتە یان وەکو ڕۆژنامەنووسەکانیان یان ئەو شەریکاتانەیان کە لە وڵاتی عراقدایە بۆی تووشی کێشە و هەروەها زەرەری گیانی نەبنەوە لەم ڕۆدا. سەردانەکەی نێچیروان بارزانی بڵێ دیارەکە ئێستا نەکراوە دەکرێت بۆ تورکیا ئەو سەردانە پێ باشە کە بۆ تورکیاکەوە یاخود ناوەکە هاڵاتێ ئەو سەردان باشە خۆ خراپ نییە ئەگەر بکرێتن ئەمە لە ڕوانگەی مەسەلەی ناوەخۆ هەم لە ڕوانگەی دەرەوە پێگەیەکی باشە بۆی زیاتر گفتوگۆ و زیاتر دانیشتن و ئەو دانوستانانە بکرێتن زیاتر هاوکاری و هیچ نەبی لەو مەجاالێک کە دەبینن مووقیفی زیاتر و هەڵوێستی زیاتری تووشیا ڕوون دەبتەوە بەرامبەر هەرێمی کوردستان ئەوە لە ڕوانگەکۆ لە ڕوانگەشتەوە تەماشا بکەین ئەگەر هیچ نەبیتن وەکو کۆمەکی هاوکاری مادی و ئەوانە بیتن یان لە ڕووی مەسەلەی ئاوارەکانی شنگال ینی کوبانیە لە پژگیریکردنی ئاوارەکان بیتن ئەگەر لە ڕووی مەسەلەن بەرگری و هێز و سەربازی و مەسەلەی چەک و ئەسلی عەشەوە نەبیتن بەڵام وەکو هاوکاری ئەگەر بین هاوکاری ئابوووریەکان و هاوکاری پژگیری بۆ پاڵپشتیکردنی ئاوارەکان دەکری ئەمەش بە هەنگاوەکی باش لە قەڵم بدرێتن چکرێ ناکرێتن ئەمە هەمووی ڕابردوەکان ڕەشکەینەوە برێن هیچ نەکرا و ناشکرێتن بە بڕوای من ئەوەی ئێستا دەبینین شتی هەنگاوەکی باشە و سەردانە بەڵام هەوڵ بدرێتن ئەوەی ئێستا کە هەیە یەک هەڵوێستی نێوماڵی کورد لایەنە سیاسەکانی کورد کەوا یەک هەڵوێست و یەک مووقیف بن بۆ ئەوەی پێگەی کورد هەم لە بەغدای و هەم لە نێو خۆی کوردستان و هەم لە نێو وڵاتانی دنیادا و نێودەوڵەتیەوە بۆ پێگەیەکی بە قوتر و زیاتر بستە پێش ئەوەش دەکرێتەوە سەر ئەوەی من وەکو خۆشم وەکو وڵاتێک داوا لە سەرجەم لایەنە سیاسەکان دەکەم کەوا زیاتر پەرە بەوەی بدەن یەک مووقیف و یەک هەڵوێست بن بۆ ئەوەی خەڵکی ئەو وڵاتە هاونیشتێمانیانی ئەم وڵاتە دوجار تێدا زەرمەند و باجی ئەو وەزعی نەدەن نەبنە قوربانی ململانەی سیاسی نێوخۆیی و زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش. حاڵاتێکی ترمان لەگەڵدا بزانین ڕای ئەو چییە لەسەر سەردانەکەی سەرۆکی حکوومەت کەوا بڕیارە ئەمڕۆ سەردانی تورکیا بکات بەڵام لە کاتێکدا تورکیا پێشە هەڵوێستێکی نەبووە بەرامبەر هەرێمی کوردستان بۆ شەڕی دژی داعش و براری نەداوە ئایا ئەو سەردانەی سەرۆکی حکوومەت کە بۆ تورکیاەوە بڕیاری ئەنجام بدات ئەو وەکو هاوڵاتیەک ئەو سەردانات پێ باشە بۆ تورکیاکە ئەنجام دێتات؟ بەڵێ ئەگەر بروانینە ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان بەگشتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئەبینین گۆڕانکاریەکی هەنووکەیی ڕوودەدات کە ئەم گۆڕانکانیش بەڕاستی لە ڕووی معادلەتی سیاسیەوە زۆر خێران و کوردیش پێگەیەکی گرنگی هەیە لەم گۆڕانکاریانەدا و لە هەمان کاتدا پێگەی سەنجی کورد وەک یاریکەرێکی زۆر بەهێز ڕوون و ئاشکرایە بەڵام گرنگ ئەوەیە کە کورد ئەم یاریە بۆ چێ دەکات و چۆن مامەڵە لەگەڵ ئەم یاریە دەکات و سەردانی بەڕێز سەرۆکی حکوومەت بۆ تورکیا بەڕاستی شتێکی زۆر باشە بۆ ئەوەی ئێمە بتوانین بە گفتوگۆ بە دانیشتن لەگەڵ دراوسەکانمان بگەینە ڕێکەوتنێک بۆ ئەوەی بتوانین یارمەتی کورد بدات و لەم حاڵەتەدا کە بینین تورکیا بێدەنگە لەسەر بەرامبەر تیرۆریستانی داعش شتێکی ڕوونە بەڕاستی ئەگەر لە ڕووی سیاسیەوە ئێمە بیرکەینەوە ئەو وڵاتانەی کە بلانێکی تۆکمان هەیە بۆ ئەوەی ژێرخانی ئابووری خۆیان نەخەنە مەترسیەوە لایانی ئەمنی خۆیان نەخەنە مەترسیەوە ڕاستەخۆ بەشداری ئەم کارە ساتانە ناکەن لە حاڵەتێکی وا کە دراوسەکانم ڕوش دەبنەوە چونکە ببینین ئێستا کە ئەگەر تورکیا دەرگە بۆ براکوردەکانمان لە ڕۆژئاوای کوردستان قەپا داخات بەڕاستی ئەمە کارە سات ڕوەدات ئەمە نابێ بڵێن تورکیاش هەڵوێستی نەبووە هەڵوێستی هەیە بەڵام هەڵوێستە نییە کە ڕوون بێت بەرامبەر بە باشووری کوردستان ڕوون نییە بەڵام احتیمالە بەرامبەر کوردانی ڕۆژاوا دەبین زۆر بەباشی بۆش بوونی چەکدارانی پەکەکە بەڕاستی ئەمەش حاڵەتێکی گرنگە ناوێت ئەو چەکانە لە ڕێی سووریاوە یان لە ڕێی کۆمەڵک لایانی سیاسی کوردیەوە بگاتە دەست پەکەکە احتیمالە هەڵوێستە ڕوونە نەنوێنێت لەم حاڵەتەدا بەڵام سەردانی بەڕێز نێچیروان بارزانی بە تورکیا ئینشەڵڵا هەڵوێستێکی زۆر باشە بێت هیوادارین ئەم هەڵوێستانە بەڕاستی بۆ یەک ڕێزی ماڵی کورد بێت بۆ ئەوەی کورد بتوانێت ئەم مامەڵە سیاسی کە ئێستا کات استراتێژیی ڕوونی هەبێت بەرامبەر هاونیشتمانیانی خۆی
دەبینین کۆبانی لە ئێستا لەژێر مەترسیدایە لەلایەن هێزە چەکدارەکانی داعش. ئایا پێت باشە هەرێمی کوردستان چۆن یارمەتی هێزە چەکدارەکە بڵێ شەڕبانانی یەپەگەدا کە ئێستا بەرامبەر هێزە چەکدارەکانی داعش دەوەستنەوە و هەرێمی کوردستان سەرۆی هەرێم بەیاننامەیەکی دەرکرد ئەو بەیاننامە چۆن دەبینی کە پێت باشە؟ پرسیارێکی زۆر جوانە لە جێ خۆیەتی. پێش ئەوەی جوابی ئەم پرسیارە بدەمەوە پێویستە ڕوونکردنەوەیەک بدەم. پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی هەرێم هەیە لە وڵاتەیە. ئەبینین ئێمە ڕوبەری گروپێکی تیرۆریستی زۆر خراپ بووینێتەوە لە ناوچەکەدا و هەموو وڵاتانی جیهان بەدەستیەوە دەناڵێنن. بەیاننامە زۆر گرنگە لەم حاڵەتە، بەڵام ئێمە ئەگەر بتوانین لە ڕووی هێزی چەکداریەوە ناتوانین یارمەتێکی تەواوی شەڕبانانی یەپەگە و یان پەکەکە و هەریانێکی کە بدەین لێکە لە ناوچەیان، بەڵام توانی هەڵوێستی خۆمان ڕوون بێت، چونکە ئێمە پێویستمان بە پاراستنی نێوماڵی خۆمان هەیە، ئەوانیش برای ئێمەن، خوشکی ئێمەن. ئێمە نابێت هیچ لایەنێکی سیاسی بڵێت ئێمە لە فراکسیۆنەکەمان لە پەرلەمان هەمان بیاننامە دەرەکەین. سەرۆکایەتی پەرلەمانت هەیە، سەرۆکایەتی حکوومەت کە بڕیارێکی دەرکرد پێویستە سەرجەم لایەنە سیاسیەکان لەم هەرێمەدا پابەندی ئەو بڕیارە بن. ئێستا وەختی مجاملەی سیاسی نییە، ئێستا وەختی پۆستی ئیداری نییە، ئێستا وەختی ئەوە نییە لایەنە سیاسیەکان بۆ وەرگرتنی پۆستێک لە بەغداد، لایەنە سیاسیەکان بۆ وەرگرتنی پۆستێکی ئیداری حیزبایەتی بە پێشخستنی پێگەی سیاسی لایەنەکانیان مجاملەی سیاسی لەسەر هەرێمی کوردستان بکەن. ئەبێ هەمویان لەسەر ئەم پرسە لە ڕێی سەرۆکایەتی هەرێمەوە، لە ڕێی سەرۆکایەتی پەرلەمانەوە، لە ڕێی سەرۆکایەتی حکوومەتەوە بەلایەنە سیاسەکان بە کاندیدەکانیان بە نوێنەرەکانیان بگەن بەم لایەنەوە یەک هەڵوێستانە مامەڵە لەگەڵ بکەن. چونکە چۆن لە ساڵی 1991 و 2003 ڕێکەوتن لە 1991 ئەبینین بەرەی کوردستانی دروست بوو، ئەبینین کورد بەسەر قەیرانێکدا بوو چی لێ هات و 2003 ڕێکەوتنی استراتیجی دوو پارتە سیاسەکەی هەرێمی کوردستانی بەرەو چگە شاوەیەکی ئابووری برد و پێویستە لە حاڵەتێکی وەکو ئێستادا هەرسێ لایەنە زەخمەکەی کە ئێستا پارتی و یەکێتی گۆڕان لە پێگەی سیاسی هەرێمدا کە سەنجێکیان هەیە و دوو لایەنە ئیسلامیەکەش لە هەمان کاتدا دەبێت یەک هێڵوێستی ماڵی کورد بپارێزن و نابێت ئەم حاڵەتە بەڕاستی ئەبینین سەرجەم لایەنە سیاسەکان ئەم حاڵەتە بە شتێکی نەری نییە بەستنەوە. کاتی ئەوە نییە بڵێ پارتی دیموکراتی کوردستان بە تورکیاوە بەندە، کاتی ئەوە نییە بڵێ یەکێتی گۆڕانەوە لە ئێرانەوە نزیکە، کاتی ئەوەیە بڵێن بەڵێ ئێستا ئەبێت ماڵی کورد یەک بخەین، ئێستا ئەبێت ئێمە پێگەی سیاسی هەرێمی کوردستان ڕووی پیشانی دەرەوە بدەین و شتێکی ڕوون و ئاشکرایە کورد لەم پرۆسەیەدا سەنجی مەحەکە و قوتە هێزە لە ناوچەکەدا و ئەبینین ئەو وڵاتانە سەردانی ئەم وەزیرانەی دەرەوەی وڵاتان بۆ هەرێمی کوردستان شتێکی کەم نییە ئەگەر لە ڕووی سیاسیەوە بیری لێ بکەیتەوە. ئەبینین عێراق سەدام حوسێن بە سەدام بەڕژێمێکی باسی دیکتاتۆر بوو تا ئێستا ئەگەر دیقەت بدەیت 15 وەزیری دەرەوەی وڵاتانی ئەوروپی سەردانی عێراقی نەکردووە، بەڵام ئەبینی پێگەی سیاسی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم وای کرد کە ئەم خەڵکانە کە ئەم وەزیرانی دەرەوە سەردانی هەرێم دەکەن کە واتە هەرێمی کوردستان بەڵێ ئێستا لەسەر نەخشەی ڕووی زەمینەوە واقعەکە و بوونی هەیە. پێویستە ئێمەش بە شێوازێکی وا مامەڵە لەسەر ئەم پرسە بکەین کە زۆر گرینگە وەلەوە لێرەوە دەڵێم بژی پێشمەرگە بژی کوردستان بەڵێ بۆ تەبایی و یەکڕێزی ماڵی کورد. چیە هاوڵاتێکی ترم لەگەڵدا ئەگەر کاتما بێ ڕای وڵات شار دەگرن بە کورتی بزان ڕایە و سەردانەکە و هەر یارمەتی هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێزت گەربەی ئێرە دەبینین سەرۆکی حکوومەت وا بڕیارە سەردانی تورکیا بکات، ئەو سەردانە بەڕای تۆ سەردانێکی باشە بۆ هەرێمی کوردستان لە کاتی تورکیا پێشتر هەڵوێچکردنەوەدا بەڵێ بە سەردانێکی کاریگەر و تایبەتی خۆ دەزانم بەڕاستی جێگای دەستخۆشیە بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگای دڵخۆشیە بۆ خەڵکی کوردستان کە سەرۆک حکوومەتی کوردستان سەردان نەک تورکیا هەموو وڵاتانی دەوراپشت و جیهان بەگشتی بکاتن. لەبەرەوەی بەتایبەت لەگەڵ تورکیا ئێمە بەتایبەت لەگەڵ تورکیا دانمان هەبێ هەموو کاتێک دەبی سەردانمان هەبێت. لەبەرەوەی ئێمە بەرژەوەندی گشتی و ئابووریمان لەگەڵ تورکیادا هەیە بەڕاستی سەرچاوەی سەرەکی ئابووری هەرێمی کوردستانە ئێستاکە تورکیا. لەبەرەوەی ئێمە ئەگەر تورکیا نەبی بەڕاستی ناتوانین نەفت لە چێوە هەنار دەبکەین. ئێمە ئێستا خەریکی نەفتی خۆمان دەفرۆشین، نەفتی خۆشمان لە ڕێگای تورکیاوە دەفرۆشین. باشە ئەگەر ئەمە سەردانی تورکیا نەکەین، باشە ئەگەر پەیوەندیمان لەگەڵ تورکیا بەچێدا بین ئەو لەگەڵ عێراقە بخۆمان مشکلەمان لەگەڵ عێراقیە، سووریا بەخۆی وەزعەکەی ئەو وەزعەکەی زۆر خراپە، ئێرانە بەخۆی عەساری لەسەرە. یعنی ئێمە تاکە عیلاجی ئێمە تاکە چاسەری ئێمە ئەوەیە پەیوەندیەکانمان لەگەڵ تورکیا قووتر و باشتر و ڕێکپێکتر بکەینەوە. سەردانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر کاریگەرە، زۆر تایبەتمەندە بەڕاستی جێگای دەستخۆشیەوە.
کۆبانی لەژێر هەڵشەدایە لەلایەن هێزەکدارەکان پێت باشە هەرێمی کوردستان چۆن یارمەتی شەڕوانانی یەکەکەدا لەو ناوچەوە هەرسی سەرۆکاتیەکەی بەیاننامەیان دەرکرد ئەو بەیاننامەیە چۆن دەبێنەوە خەزی کوبانی بەڕاستی پێ برم ئێستا ئێمە بە خۆمان برینداری قەدەحش لێمان دەدا یعنی لە هەموو لایەکەوە عسارمان لەسەر حسابی ئەوەی بکەم یعنی مەسەلەن بۆ خۆمان نەخۆشم بۆ خۆمان برینداریم بۆ خۆمان خەریکە چەک لە وڵاتان وەردەگرن بۆ خۆمان وڵاتان یارمەتیمان دەدا ئێمە یعنی بێم کێشە نینە بێ مشکلە نینە کوبانیش کوردستانە کوبانیش پایتەختی ڕۆژئاوایە بەڕاستی شارێکی کوردیە ئێمە زۆر پێمان ناخۆشە بەڕاستی یعنی ناخۆشە لە ڕووی مرۆڤی و لە ڕووی کوردایەتیەوە هەر ناخۆشە بەڵام ئێمە ناتوانین هەمووشت لە بۆ کوبانی بکەین وەکو سەرۆکیاریم خۆی فەرمووی کوبانی دوورە ئەمە ناتوانانی هێزیان لە بۆ بنێرین ئێستا بە خۆشمان وەزعەکەمان ئەو هەیە بەڵام پەیامنامەکەی سەرۆک بازرگانی جێگای دەستخۆشی بوو کە ئەگەر بە بەیاننامەیە چیش بیتن هەستی سەرۆکایەتێکە بە بەیاننامەش بیوەڵێستی خۆیان ڕوون کردەوە کە ئێمە بە هەموو شتێک یارمەتی کوبانی دەدەین هەرچی لە دەسەڵاتمان دابێتن بەڵێ چییە ئەوە ڕای هاوڵاتیان بوو لەسەر سەردانەکەی سەرۆکی حکوومەت بۆ تورکیا کەوا بڕیارەبی کات دیارەوان سەردانەکان پێ باشە بۆ تورکیا وەروە لە کۆبانیش نیگەرانن لە وەزا و دیارە بەو شێوە قسەیان کرد بەڵێ زۆر سپاس بۆ پەیامێرمان بێسون خدر لە شاری هەولێر کە ڕای هاوڵاتیانی بۆ وەرگرتین کاگۆزان دێمۆلای جەناب دەمەوێت ئەگەر سەرنجێک تێبنیەک لە لێدوانی ئەو هاوڵاتیانی کە لە شاری هەولێرەوە بەشداربوون لەگەڵمانە سەرنجێکە دەبوو لەسەر قسەکانیان بڕاستی منش پێم وایە ینی ئێستا خۆی سەردانەکە شتێکی زۆر طبیعیە نورمالە لەم کاتەدا شیعتیادیە لە لایەنی سیاسیەکان هاتوچوون یەکتر بکەن لەگەڵ تورکیا لەگەڵ هەم ویلایەک ئێمە خۆمانژی وەکو ڕۆژاوای کوردستان ئێمە هەر نایەتی تورکیمان نەکردبوو برەی ساڵح موسڵم دوو جار چوو بوو تورکیا و بە تورکیا گوتی ئێمە مەترسیدار نین لەسەر ئێوە ئێمە ئامادەن بوو پەیوەندیەکانی دیپلۆماسی ئابووری بە هەموو شێوەیەک زۆر احتیاجیە ئێمە نەوتمان هەیە لە سەدا 60 نەوت ئێستا لە هەرمی ڕۆژاوای کوردستانمان هەیە ئێمە ئەتوانن هەموو شتێک بکەین بەڵام بداخەوە هەندێک لایەن لەناو حکوومەتی تورکی هەیە ئێستا خۆی حکوومەتی تورکیا دوو لایەن هەیە دوو ڕەوتی هەیە ڕەوتێکی تۆندراوە ڕەوتێکی جیش مێنراوە یعنی لەناو ئاکاپە خۆی دوو ڕەوت هەنە ڕەوتێکی مێنراو و ڕەوتێکی تۆندراو ئەوەی تۆندراوەکان ئەو لەگەڵ داعشن مێنراوەکان لەگەڵ کوردن ئەمە ڕاستیەکە یعنی ئەوان پێویستە کورد لەگەڵ ئەو لایەنە میان ڕۆی ناو ئاک پارتی پەیوەندیە بێ خۆی سەرەتا تەمان ئەمە فەتحەڵا گویلان سەرۆکایەتی ئەو تۆندراوەکان دەکرد مێنراوەکانی ئەردوغان بوو بەڵام دوای کە ئەو خۆی جیا بوو جارێکی دیکە ئێشتش جارێکی دیکە سەریاڵدا دوو تەیار جارێکی دیکە ماون بەڵێ کاک هۆزان کاتیەوە نییە لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە هەوکارەکان داوا بکرێ یا لایەنەکانی خۆراوای کوردستان بە تایبەتیە بەکە پەیوەندیەکانی تەواو باش بکە لەگەڵ هەرێمی کوردستان و باشووری کوردستان ینی هەوڵی ئەوتان داوە پەیوەندیەکانتان لەگەڵ باشووری کوردستان لە چه ئاستێکە ئێستا خۆی زۆر طبیعیە لە مەسلەی پەیوەندیەکانی ڕۆژاوا لەگەڵ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان لەگەڵ ڕۆژاوا لەگەڵ لایەنی دیکە من پێم وایە هیچ زۆر احتیاجیە ئێسش پەیوەندیەکان خۆشن یالی لە نێوان ڕۆژاوای کوردستان و هەرێمی کوردستان هیچ کێشەیەکی نییە و ئێمە ئێستش من ئامادەم بەڕاستی داوا لە هەموو لایەکشی بکەم و بێن لە هەولێر دانیشن لە سلێمانی دانیشن لە قامشتو دانیشن لە هەموو شوێنێک دانیشن من پێم وایە هەرێمی کوردستان بۆ ئێمە هەرێمی کوردستان بۆ ئێمە لەنگەیەکی ئەوە یعنی وەکو هێلانەکە یعنی بڕاستی بوو مەسلەی پارێزنی بەرژەوەندەکانی خۆمان و هەروە پێمان خۆشە هەرێمی کوردستان لە بوو کۆبانی بتایبەت هەڵوێستێکی جەدیانەی خۆی عملی و پراتیکی پێشان بدە و دەست بەکار بکە ئەو کات ئێمە هەر لەبیر ناکەن کە هەرێمی کوردستان خاوەنی ڕوولێکی گەورە بوو پشتگیری کۆبانی لە ناوخۆی هەرێمی کوردستان لایەنێکی سیاسیە کە بەکەم تەرخەمیت بزان بەرامبەر بەو بارودۆخی کە لە کۆبانی خۆراوای کوردستان ڕۆدات خۆم پێم وایە ینی هەرێمی کوردستان مەسلەی لایەنی سیاسی بڕاستی ئەمڕۆ کە پەرلەمان هەیە پەرلەمان شتێکی قانونیە ئەگەر پەرلەمان بێوێ پەرلەمان بڕیارێکی بدە من پێم وایە لە هیچ لایەنی سیاسی نەتوانێت لە بەرامبەر بڕیاری پەرلەمان بوەستێ لەبەرەوەی پەرلەمان هەڵبژراوی لە ناو خەڵکە بەڵام تا ئێستا
يعني شتی پەرلەمان جێبجێ نەکراوە سەرۆکایەتی پەرلەمان هەڵوێستێکی جوانی 2 مانگ لەم وبەر پێشانیدا بوو کۆبانی بەڵام جێبجێ نەکرا ینی پێم خۆش بوو ئەو هەڵوێستەی کە کاتی خۆ سەرۆکایەتیی پەرلەمان کاتە چ داواکارێکتانەیە لە سەرۆکاتی پەرلەمان چۆن چ داواکارێکتانەیە لەسەر خۆی بۆ سەرۆکایەتی پەرلەمان بەڵێ داواکاریم ئەوەیە کە هەوڵ بدەن کۆنسەیەتێکی دروست بکەن بۆ هەماهەنگی لەگەڵ ڕۆژاوای کوردستان کاتە کێ بەرپرسە اعترافێکی ڕسمی بە حکوومەتی ڕۆژاوای کوردستان بکرد سەرەتا اینجا دوای اعترافکردنی ڕسمی هەرمی کوردستان بە ڕۆژاوای کوردستان ئەو کات ئەتوانن لیژنەی عیلاقات لە نێوان کێ بەرپرسە لە جێبەجێنەکردنی ئەو بەیاننامە و بەیاننامانەی کە لایەنە کوردیەکان و حکوومەتی هەرێم سەرۆکاتی پەرلەمان بڵاوی کردوەوە بڕاستی ینی لەبەر ئەوەی خۆی حکوومەتی هەرێم ینی لایەنە سیاسەکان تا ئێستا لەنەو یەک ڕێک نین ئەوە کێشەیە لەبەر ئەوەی تا ئێستا ناکوکیان هەیە یعنی من نتوانم یەک دیار بکەم بە ئەلهی تو سەبەبی بەڵام تا ئێستا خۆتان زانن لە حکوومەتی هەولێر حکوومەتی مەحەلی هەولێر حکوومەتی سلێمانی تا ئێستا پێ دوایە حکوومەت هۆکارە بۆ جێبەجێنەکردنی ئەو بەیاننامەی کە بڵاو کراوەتەوە حکوومەتی هەرێم بەرپرسەلەوە خۆی لایەنە سیاسەکان بەرپرسان لایەنە سیاسەکان ئەبێ خۆیان یەک بخەن ئەنجا لەناو پەرلەمان بەڵێ کاک کۆزان هەڵوەستی ئێران چۆنە لەسەر خۆراوی کوردستان و پاش ئەو ڕووداوانەوە بینی ئێران لە ناو بارودۆخەکەی ڕۆڵێکی فراوانی هەیە سەبارە بە شەڕ لەگەڵ چەکدارانی داعشوە لە سووریا ڕۆڵێکی دیاریکراوی هەیەەوە وەکەوەی چاودێرانی سیاسی باسیەکەن بڕات لەسەر ڕۆڵی ئێران چۆنە ئێران چ ڕۆڵێک دەبێت خۆی ئێران وەکو دەوڵەت ڕۆڵێکی سەرەکی لە سووریا هەیە یعنی من ئەتوانم بێت بڵێم ئەگەر ئێران نەبا ڕژیمی سووریا لە زوودا کەوتبوو و نایما بوو یعنی ئێران تا بە ئارتێشی خۆی پارستنی سوپای سووریا کردووە ناوچەکانی سووریا کردووە ڕۆڵێکی ئێران زۆر گرنگ لە سووری هەیە بەڵام